لە کاتێکدا تورکیا بڕیاری دروستکردنی 170 زیندان دەدات لە ماوەی 5 ساڵی داهاتوودا، وەک زۆرێک لە چاودێر دەڵێن ئەم بڕیارەی حکوومەتی تورکیا جێی نیگەرانی و لە بری ئەوە پێویستە ئەنکەرە بایەخێکی ڕشت بدا بە پرۆسەی دیموکراسی و هەروەهاش بە زیادکردنی ژمارەی دۆستەکانی لە ناوچەکە و لە جیهانیشدا. ناسر باباخانی نووسەر و لێکۆڵەر میوانی کورد کۆنێکشنە. کاک ناسر سەرەتا زۆر سپاس بۆ ئامادەبوونە دەست بەجێ دەچمە پرسیارەکەم. پێشتر تورکیا باسی لە گەشەپێدان یاخوو برەوپێدانی دیموکراسی دەکرد لە ناو وڵاتەکەدا، ئێستا باز لە دروستکردنی 170 زیندان دەکا لە 5 ساڵی داهاتوودا. خوێندنەوەی جەنابەت چییە بووی؟ بە گەڕانەوە بۆ ڕابردوویەکی نەچەندان دوور واتە لە ساڵی 2013ەوە کە با بڵین لەویش پێشتر کە کاتێک کە بەهاری عەرەبی ڕوویدا چاوەڕوانی ئەوە دەکرا کە ئەو شەپۆلە بێتە وڵاتان بە باوەڕی زۆر لە چاودێرانی سیاسی پاییزی تورکی دەستی پێکرد، بە واتایە کە خۆتێوەردانی تورکیا لە کاروبارەکانی بەتایبەتی لە شەڕی سووریا و ئەو کێشانێک کە هاتە گۆڕی و بەتایبەتی دژایەتیکردن لەگەڵ ڕەوتێکی کە تازە سەری هەڵدا بوو وەک ڕەوتی سل لە نوێ وەرگرتنەوەی ناسنامەی کوردایەتی لە سووریا و لە بەرامبەر ئەوە ڕاوەستاندا چاوەڕوانی ئەوەی دەکرا کە بەو شێوەیە لەگەڵ دۆزەکە مامڵە بکرێت، بەتایبەتی لە دوای کۆدەتاکەی کە لە 15 مانگی ڕابردوودا ڕوویدا و ئەو تەوەژمە زۆر و بەربڵاوەی لەباری لابردنەوە بە باوەڕی من و هەروەها لە ئەهەمبەر ئەندامانی هەدەپە و شارەدارەکانی شارە کوردەکان و ئەوانە کە حەسانیان لەسەر لابردن پارێزبندیان لەسەر لابردن پێم وایە زۆر دوور لە زەین نەبوو کە بڵین ئەو کارە پرۆژەیەکی 170 زیندانی بۆ 5 ساڵ ساز بکرێ. من پێم وابێ زۆر دوور لە زەین نەبوو. دروستکردنی 170 زیندان بێلەوە هەوڵەکانی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا بۆ گێڕانەوەی سزای لە سێدارەدان لە تورکیادا، پێ دوایە ئەوروپا یەکێتی ئەوروپا بێنێتە دەنگ؟ ئەوەی ڕاستی بێ من هەتا ئێستا ئەوەی کە دیومانە هەڵوێستەکانی یەکێتی ئەوروپا لە هەمبەر ئەو پرسە یەکبان و دووهەوا بووە، بە واتایە کە تۆ سیر دەکەی هەر کاتێکی کە تورکیا ویستوێتی ئەوروپا بخاتە زەختەوە سنوورەکانی کردوێتەوە، چونکە یەکێک لە هەرە ئەهرۆمەکانی گوشار بۆ سەر ئەوروپا ڕەوانەکردنی ئەو پەناخوازانەیە کە لە ڕێگەی دەریای ئیجەوە دەڕۆن بەرە و ئەوروپا. لە ڕاستیدا تورکیا دەتوانم بڵم ڕەجی خەوی ئەو ئەوروپای کەوتۆتە دەستی بەکرانەوەی دەواازەکانی دێنێتەوە، بەڵام ئەمن پێم وانە بێ لە درێژخایەندا شوێندانێرێکی ئەو تۆیانی با بڵین ئەوروپا بێتە دەنگ یا ئەوە تەنانەت زۆر جاریشکە لە زۆر پرساندا ئەوروپا تۆتە دەنگ لەباری پێشەرکردنی مافی مرۆڤ لەباری زیندانیکردنی ڕۆژنامەوانانە ئەوانە ئەمە شوێندانەرێکی بە شێوەیەکی کردەیمان نەبینیوە، ئەوە خۆی گرفتە سەرێکەکە باوەڕی من لەوەدایە. چۆن ئەم گرفتە چارەسەر دەکرێت؟ ئۆپۆزیسیۆنی تورکیا ینی دەتوانێت با بڵێن ڕێوشوێنێک بۆ ئەوروپا دابنێ، ئەتوانێت کاریگەری لەسەر ئەوروپا بێ، لۆبی کورد لە ئەوروپادا دەتوانن کاریگەریان بەسەرمەوە بێ. بەبێ گومان ئەوە کە سەیرێت و چینی مامناوەند دەکەی وەک چینێکی ڕۆشنبیر وەک چینێکی کە دەتوانێت لەسەر هاوچەشە سیاسەکانی ناوخۆی تورکیا شوێندانەر بێ، ئەمە سەیری و دەکەین بە تایبەتی لایەنە چەپەکان کە بۆ وێنە لە هەڵبژاردنەکاندا دەگەڵ هەدەپی بەیەکەوە چەند گروپێکی جیاوازی دەتوانین بڵێن ئیتنیکی لەباری فکر و بیر و ڕاو بۆ چوونەوە پێیەکەوە هاتن ئەویان چەندتانیان ئەو بربەستی دە لە سەدەکە بشێنن. پێم وایە ئەوە ئەزمونێکی باش بوو بۆ ئەوەی کە بسلمێنێ ئەگەر ئۆپۆزیسیۆن بیهەوێ دەتوانێت شوێندانێرێکی زۆر باشێت، بە تایبەتی ئەگەر بکرێ بە شێوەیەک ئەڵقەیەکی پەیوەندی لەگەڵ ئەو ئۆپۆزیسیۆنە لە دەرەوە نەک تەنیا کورد با بڵین ئەو تورکانەی کە تورکی ڕۆشنبیرن پێشڕەون دەتوانن شوێندانەر و ئەوروپا بە شێوەیەکی جددیوە دەنگ بێنن. ئەگەر یارمەتی مێلێرەدا حەز دەکەم هەر لەسەر ئەو ڕۆڵەی ئۆپۆزیسیۆن بپرسم، پێ دوایە ئۆپۆزیسیۆن بە کوردیشەوە لە تورکیادا بتوانن ڕێگر بن لەو خەونەی ئەردۆغان هەیەی وەکو دەگوترێ بۆ گەڕانەوە بۆ سەروەختی دەوڵەتی عوسمانی و سوڵتانیزم؟ ڕەنگە بڵامی و پرسیارە وەک پێشداوەریەک بڕێک دژوار بێ، بەڵام تەجربەی ئەو 13 ساڵی ڕابردوو نیشانی ئەوەی داوە کە حیزبی حاکم واتە حیزبی داد و گەشەپێتان لەسەر جەم هەڵبژارنەکاندا دەتوانم بڵم وەک یەکەمی بێ ڕکابەر سەیکراوە، ینی تۆ کە سیر دەکەی ئەزمموی 50% ینی لانی کەمی دەنجی خەڵکی دەگەڵ بووە لەگەڵەوەی، بەڵام لێرەدا بە باوەڕی من باڵین نەقورچێکی سیاسی بۆ کۆمەلگای تورکیا لازمە. تۆ سیر دەکەی لە پارکی گزەی ئەوانە وەک نمونەی میستاقی دێنمەوە کە نمونەی بچووک دێنمەوە کە باز لەوە بکەین کە دەکرێ بەر بەو خەونی سوڵتانیزمە بەرەو هەڵدێربردن و لە ئاکامدا دیکتاتورێت بە وڵاتەدا سیر بکەیت.
لە پارکی گەزەی چەپەکان و کوردەکان و ئەو هێزانەی کە دەکرێت بڵین لە قالبی ئۆپۆزیسیۆندا بوون توانیان بەر بۆ مەسەلە بگرن. من پێم وایە ئەو ئەردۆغانە ئەو کاریزمایەی ساڵانی نەماوە. ئەمە فشاری کۆمەلگای تورکی بوو لەسەری یا کۆمەلگای تورکیا ببوورە نەک تورکی یاخود فشاری دەرەکی بۆ لەسەر ئەردۆغان زۆر بە کورتی ئەمە هەرچیان ئەوانە شۆندانەر بوون. هەم کۆمەلگای تورکیا بە هەموو چین و تۆژەکانەوە کە من خۆم بۆ خۆم لە نزیکەوە لە وڵاتی تورکیا ژیا و ماوەیە کە تازاتومتە هەستم بەوەی دەکرد کە چینی ڕۆشنبیرەکەی چینی مامناوەندەکە دەیهەوێ ئاڵوگۆڕێک بەسەر و فەزایەدا بێنێ لەلایەکی دیکەشەوە ڕەوەندی کوردی لە دەرەوە تەنانەت خەڵکی تورکیا لە دەرەوە پێم وایە هەڵوێستیان دەبێت لە هەمبەر ئەم مەسئلەیە. کاک ناسەر زۆر سوپاسە دەکەم بۆ شیکردنەوەکان و تێبینی و سەرنجەکانە. سپاس دەکەم.